ئەرێ بەڕاست ماسی و ماست بەیەکەوە دەخورێن یاخودنا. کە من ئەو کەسانەی گویان لەم قسەیە نەبوو بێ، چونکە ئەم قسەیە مێژوویەکی زۆر درێژی هەیە. ئێمە لە پایتەخت میدیا هەم لە ڕووی تەندروستی و هەمیش چۆنەتی سەرهەڵدانی ئەم بابەتەتان بۆ دەخەینە ڕوو. سەرەتای دروستبوونی ئەم بابەتە بەم شێوەیە: جارێکیان کەسێک بە میوانی دەچێتە ماڵی کەسێکی دیکە و ئەو کەسی سەردانی ئەو ماڵی کردووە، لای خاوەن ماڵەکە خۆشەویست نەبوو بە سەردانەکەی دڵگران بووە. سەرڕای ئەوەش میوانەکە زوو نەڕۆشتۆتەوە، بەخوانی ئێوارە لای ئەو ماڵە ماوەتەوە. ئەنجا بەزمەکە لێرەوە دەست پێیەکە، چونکە بەمانەوەی خاوەن ماڵەکە زیاتر نیگەران بووە. کاتی نانی ئێوارەیە و هاوسەری خاوەن ماڵ ماسی لە بەردەم میوانەکە دادەنێت و ئەویش دوای بینینی خواردنەکە دەڵێت: بۆ ماستیش نایەنن؟ چونکە من بەتەنیا قەنەعەتم بە ماسی نایەت و حەز دەکەم یەک دوو پار و ماستیش بخۆم. خاوەن ماڵەکە لە دڵی خۆی زیاتر پەس دەبێت وەڵێت: نا ئەمەیهێنن. ڕووی خۆی لە میوانەکە دەکات و دەڵێت: تۆ نازانی نابێ ماسی و ماست بەیەکەوە بخورێت؟ دەزانێ گەر بیخۆی جەستەی تۆ تووشی نەخۆشی بەڵەکبوون دەبێت و گەدەت ژەهراوی دەبێت. میوانەکە بەم قسەیە شۆک دەبێت و دەڵێ: نەوەڵاشتی وام نەویستووە، سوپاس دەکەم کە ئاگادارت کردمەوە، چیتر من ماسی و ماست بەیەکەوە ناخۆم. ئیدی لەوە ئەم چیرۆکە سەری هەڵداوە و خەڵکی دەڵێن ماسی و ماست بەیەکەوە ناخورێت. لە ڕووی تەندروستیەوە توێژەران ئەم بابەتە ڕەتدەکەنەوە و بە پێی توێژینەوەیەکی ماڵپەڕی وێبتاپ ئەم قسەیە هیچ بەڵگەیەکی زانستی نییە و خواردنی ماسی و ماست بەیەکەوە زۆر ئاساییە و هیچ کەسێکیش تووشی کێشەی تەندروستی ناکات. جا ئێوەش لە کۆمنت پێم بڵێن هیچ جار پێت گوتراوە کە نابێت ماسی و ماست لە یەک کادا بەیەکەوە بخۆی؟ ماڵاوە.